دوای 16 ساڵ چاوەڕوانی مۆڵەتی سەفەری پێدەدرێت بەڵام نەیتوانی با دیداری کەسوکاری و ئازیزانی شاد ببێتەوە و گیانی لەدەستدا. سەرنجام تەرمی ساردی جیهاد مەلا حەسەن لا وڵاتی بەریتانیاوە دەگەڕێتەوە بۆ زێدی خۆی و لا مەراسیمێکدا لا شاری ڕانیا بە خاک دەسپێردرێت. باوکی جیهاد دەڵێ خێزانەکەی ویستویەتی سوپرایزی بۆ بکات و مۆڵەتی سەفەری بۆ دەباتە ماڵەوە، بەڵام بەسەر تەرمیدا دەگەڕێتەوە کە لە شیرینی خەودا گیانی لەدەستداوە. هەمویان دەگریان ناڕەحەت بوون. هەر لە خۆمە وەکو خوا لەدڵ بنێت گوتم خۆ جیهاد نەمردووە یان مشکلەی گەورەتر نەبووە گوتیان بەڵێ وەڵا ئینا لیلا ئەوە جیهاد مردووە بەخوا گوتم ئینا لیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. خوای گەورە پێ ئاگادارەوە کەفا باللهی شەهیدە من هەر ئەو کاتەی سوزە شکرم بردووە. زۆر ڕازیم بە ئەو فەرمانەی کە خوا کردوێتی قەدر و تەقدیری خوای گەورە. ئاخر لقامان ئەوە گوتی بێمەوە ئینشاءالله حەج و عومرەش دەکەین بەیەکەوە بە جەماعی. الحەمدولێللا تەندروستێکی زۆر باشی هەبوو، هیچ نەخۆشیێکی پێشتر و درێژخایانی نەبووە و هەتا ئەو ڕۆژەشی کە وەفاتی کردووە الحەمدولێللا آخر ڕۆژ لەگە داک و بابم هەتا درەنگانی شەو هەتاکو نزیکەی 45 دقیقە بۆ ساعەتێک لەگە داک و بابم قسەی کردووە بە کامیرە قسەیان کردووە زۆر دڵخۆش بوونە. تاوانەوە برامە 16 ساڵە کە لێ بووە ئیقامەی نەبووە، خێزانی لە ماڵی باوکی بووە کە گەڕاوەتەوە. طبعا ئیجازە سەفەرەکەی پێ بوو ویستێتی بۆی بکاتە سوپرایز لە دەرکادا دەرکا ناکرێتەوە، بانجی دەکا بانک جواب نادرێتەوە، بە پەنجەرەی ماڵە جیرانەکەدا دەچێت سیر دەکات وا لەسەر جێگەکەی لەسەر جێی خەوتنەکەی و لە خەودا وەفاتی کردووە. بەکر عەلی وێنەی ئەو هاوڵاتیانەمان نیشان دەدات کە لە ساڵانی ڕابردوودا کۆچیان کردووە بۆ دەرەوەی وڵات و بەشێکیان بوونەتە قوربانی و ژمارەیەکی زۆریش تاوەکو ئێستاش بێ سەر و شوێنن. ئێمە کە باز لە ڕێژەی کۆچ بکەین لە ساڵی ڕابردوو 2023 بۆ 24 21,000 کەس لە هەرێمی کوردستان کۆچیان کرد بۆ وڵاتانی ئەوروپا، بەشێکی زۆریش بۆ بریتانیا ڕۆیشت. دیارە لەم 21,000 کەسە 3400 کەس خەڵکی دەڤەری ڕاپەڕین بووە. بەڵێ بەشێکی زۆر بەر ئەم دەڤەرە کەوتووە، وەژەوە دەگەێنێ کە بێکاری زیاتر لەم دەڤەرە لە لووتکەدایە. دەڤەری ڕاپەڕین پشکی شێری لە کۆچی هاوڵاتیان و گەنجام بە تایبەتی بۆ وڵاتانی ئەوروپا بەردەکەوێت. بەشێکیان گەیشتوونەتە شوێنی مەبەست. زۆرترین ئاماری قوربانیانی ڕێگای گەیشتن بەو وڵاتانەش هەر بەم دەڤەرە دەکەوێت. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، ڕانیا.